وەکو هەموو ڕۆژی یاسادون سەرکاری خۆمانم بەیانە بەڵام لەلایەن کۆمپانیاکە کە بە دوو پاس سکیوریتیان هێناوە بۆ جیەکان ئێمە یانی جیەکانمان بگۆڕن بە هێزێکی ئەمنیوە هاتوون ئێمەش بە شێوەیەکی ئاسایی دای ماف و حەقی خۆمان کردووە هەتا ئێستاش ئێمە نازانین کە بۆچی ئێمە دوور خراونەتەوە لەم کارگەیە بەبێ ئێستا خۆمان هیچ هۆکارێ نابینین ئەوەی کە نوێنەریشمان لە دەرەوە نوێنەکانش ئەوە باسەکەن کە هیچ هۆکارێکمان نیە چکە بۆ ئێمە ئەمڕۆ تا سەرەتا نێلێن ئێمە لە 2011 لە سەرەتای بنیادنانی ئەم کارگەوە لێرین و ئەو خەڵکی کە ئەلێرەشە ئەگە بیگەین بە چوار بەشە سێ بەشی خەڵکی مەنتیقەی بازیان و ناوچەکەی و خەڵکی ئەو دیە کە ئەم معاملە ئێستا کە لەسەر زەوی ئەو دیە کە معاملەی دروست کردووە ئەم خەڵکی کە لێرە هەمووی فەقیر و هەژارە چەند ساڵە لێرە لە 2012 خەڵک لێرە حرەس و پاسەوانی ئەم معاملەکە بە بێ کێشە ئێستا کۆمپانیایەک هاتووە کۆمپانیای بەهێز پێشتر پێش دو سێ ساڵ پێش ئێستا لێرە بووە کۆمپانیای بەهێزە هەمووی ئەو کۆمپانیای بەهێزە کە لە ماوەی ساڵە دو ساڵ لێرە بوو دوایی ڕۆی مەعاش سەر و مەعاشی ئەم حرەسە داماوانشی خوا و معاشەکەشی خوا ئەنجار ئێستا هەمدی ئەو کۆمپانیای هێناوەتەوە بە معاشێکی کەمتر یانێ خەڵکی ئەم لاولاش بێن ئەم خەڵکانەش دەرکەن کە خەڵکەکەی ئێرە هەمووی خەڵکی سنووری بازیانە بەڕاستی خۆی نامڕی لەم ڕۆژە بێکاری وێ ئیشیە سەختە زۆربەی ئەوانش کە پاسەوان و سکوارتین داهاتیان هەمووی لەسەر ئەم سکوارتیە لەم پاسەوانیە بەوە ئەڕۆن بەڕێوە خێزان و ئایلیان کارێکی قورسە تو هاتووی کۆمپانیا هاتووە پێشتریش پارەی زۆربەی سکوارتەکانی خواردووە ئێستا هاتووەتە دووبارە وەریەگرێتەوە ئەم خەڵکە ڕۆژوڕوتە ئیزنێت بەڵێ بەردەوامە بینچکە ئەکسەرێتی ئەوەی کە لێرەیە مەعیشەتی لەسەر و پاسەوانیە ماڵ و مناڵ خێزانی بۆ بەڕێوە بات